مناڵێکی بێباوک بەخێوکە خوای گەورە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری ماگانەی کۆ تا مانگی ساڵی 2009 بەسەر منداڵانی بێباوکدا دابەش کرد تا ئەوەی کە ئەوانی شاوشێوی هاوڕێکانیان بە بزە و خەندە و ڕووی خۆشەوە پێشوازی لە ساڵی 2020 بکەن. دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2019 12 جار هاوکاری بە ئاسەر خانەوادەی منداڵا بێباوکەکاندا دابەش کردووە کە بە تێکڕا مانگانە هاوکاری 600 خانەوادەی منداڵی بێباوکی کردووە. دەستگای خێرخوازی بەخشین تەنها لە ساڵی 2019 813 ملیۆن و 913 هزار دیناری بە خانەوادەی منداڵانی بێباوک بەخشیوە. بەرپرسی بەشی بێباوکانی دەستگاکەش دەڵێت هێشتا زۆرنەوە منداڵا بێباوکانی کە چاویان لە هاوکاری بەخشینە و ئێمەش چاومان لە دەستی خێرخوازانە تا بە پێدانی هاوکاری نازیە و منداڵا بێنازانە بکێشین و دڵخۆشیان بکەین. وڵای ئەمە زۆر دەستخۆشیمان هەیە بۆ خێرخوازان چکە بەڕاستی خێرخوازان یعنی زۆر هاوکاریکی زۆرمانەکەن بەس ئێساش تقریبا 300-400 فۆرمی مناڵی بێباوکمان لایە کە تا ئێستا نەماتوانی هاوکاریان بکەین داوا لێ خێرخوازانەکەی زیاتر بێن بەدەمانەوە. منداڵانی بێباوک دەڵێن ئەم هاوکاریە بەشێکی باشی پێداویستەکانیان پڕ دەکاتەوە و پەیامی تایبەت و جیاوازیشان بە ئەو خێرخوازانە هەیە کە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە هاوکاریان دەکەن. سپاس ئەو کەسانەکەم کە هاوکاریمانەکەن پێم بۆ دڵەمانە ئەوەیە کە هاوکاری و کەسانە بکەن کە پاران پێنیە و برسین لەسەر جادەکان کەوتون. ڕێز و سپاسم بۆ ئەوانەیە و بۆ ئێوەش زۆر سپاسیانەکەم و پەیامیشم بۆ دەوڵەمەکان ئەوەیە کە دەستی هاوکاری بۆ ئێمە ڕاکێشن یاخود بۆ ئێستا ئێمە هەر ئەمە نەنین ئێمە چەند کەسێکین زیاترین 2000 زیاترە کە ئێمە پێباوکانن. هیوادارم دەوڵەمەندەکانش چاو لە خێرخوازەکان بکەن زۆر سپاسیانەکەم. هەتا بڵێ شتێکی زۆر باشە لە خەمان کەمەلات و چیش پێداویستیشمان کەم ئەتوانی دابینیکەین. سپاسی ئەم خێرخوازاکەین کە هاوکاریمانەکەن چەنام منداڵی بێباوەکەیە کە کەسی نییە دایک و باوکی نێتر یارمەتی دەن. خانەوادەی منداڵانی بێباوکیش داوا لە خێرخوازان دەکەن کە بە هاوکاریکردنی منداڵەکانیان بەهەشت بۆ خۆیان بکڕن چونۆک خۆیان باسی دەکەن جگە لەو هاوکاری ئامانگانەی بەخشین هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. یعنی بەڕاستی ئێمە زۆر دەستخۆشی لەم برا بەڕێزانە ئەکەین خی گەورە نمونیان زۆر کە ئینشاءالله لەبەرەوەی کە هەستاون بەم کارە جوان و پیرۆزە بەڕاستی لای خی گەورە زۆر گەورەیە کە هەڵساون ینی ئەم مناڵە بێ باوکانە بەسەرەکەنەوانێ و ماگانەیەکیان موچەیەکیان بۆ بڕێونەتەوانێ بژێوی ژیانیان بڵین بژێوی ژیانانە بەنەسەر یعنی بەڕاستی من خۆمێکێکم لەوانی کە یعنی هیچ موچەیەکی ترم نییە هیچ شتێکی ترم نییە جگە لەم موچەیە نەبێ یعنی زۆر جێ بۆ پڕکردومەتەوە خۆم ناتوانم یعنی هیچ کارێکۆنەوەی هەر سێ مناڵەکە مردە ئەجا بەڕاستی زۆر ینی ئاوڕێکی زۆر باشیان ناوەتەوە لە مناڵانی بێباوک خی گەورە نمونیان زۆر کە و داوە لەو خێرخوازانە کەمەوانی سەرمایهدارن پارەیان هەیە یاخود دەستیان ئەڕوا بەهەش بۆ خۆیان بکڕن هەموو شتێ ینی بە پارە ناچێتە سەر بەڵامی تر بەو خێرە ئەتوانن ینی بەهەش بە خۆیان بکڕن و ئاور لەو مناڵە بێباوکان و لەو فەقیر و هەژارانە بنەوانێ و من زۆر سپاس من بەجیاتی سێ مناڵە سپاسی ئەەکەم لە خێرخوازە کە یارمەتی ئەو هەتیوە کردو و نەعمەت و خواردندا بەدەست مناڵەکەمە. بەخشین بەرنامەی بەخشین کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەستی پێکردووە و ئێستا بووە بە دەستگای خێرخوازی بەخشین لە 10 ساڵی تەمەنی خزمەتکردنی خۆیدا بە هاوکاری خێرۆمەندان و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان وەک دەستێکی ئەمانەت نزیکەی 25 ملیار دیناری بۆ کارە خێرخوازیەکانی خەرج کردووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.